ڕیسالە فیلمێک کە بۆ هەمیشە لە یادەوەری مسلماناندا دەمێنێتەوە. بە چەند ڕۆژێک پێش پەخشکردنی لە ژێر هەڕەشەدا ناوەکەی گۆڕدرا. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد. هەر ئێستا ئەو درۆزنە بێدەنگکەن کە ئەڵێ زانیاری ئاسمانی ملایە. بێخەمەری خوا ببارێزن. نیو سەدا نزیک دەبینەوە بەسەر بەرەمێنانی یەکێک لە نایابترین شاکارەکانی سینەمای جیان و ڕۆژەڵاتی ناوەڕاستدا کە تیایدا لە ژێرناوی ڕیسالەدا سەرەتاکانی لەدایکبوونی گەورەترین ئاینی ئاسمانی ئیبراهیمی دەجێڕێتەوە. فیلمی ڕیسالە بێژەوەی دەست بە بەرەمێنانی بکرێت. سیناریۆکەی کە لەلایەن هاڵ گرەیل نووسرا بوو لەلایەن تۆفیق ئەلحەکیم گەورەزانای ئەو کاتی زانکۆی ئەزهرەوە پەسەند کرا. سەرەتا لە چەند شوێنێکی ترەوە ڕەخنا لە بەرەمێنانی فیلمەکە گیرا و وەک سوکایەتی بە ئیسلام و پەیامبەرەکەی لێک درایەوە. مستەفا عەقاد کە خۆشی پەیڕەوی لە ئاینی ئیسلام دەکرد دەرهێنەری فیلمەکە بوو. هەر لە سەرەتای دروستکردنی فیلمی ڕیسالەوە بەردەوام لەگەڵ بانگخوازانی ئیسلام لە پەیوەندیدا بوو بۆ ئەوەی دڵنیایان بکاتەوە لەوەی پرۆژەکەی ڕێزگرتنە لە ئیسلام و مێژوەکەی و نیشاندانی پەیامبەری ئیسلام بە جوانترین شێوە. ئەوەی پەیوەستە بە بودجەی فیلمەکەوە نزیکەی 10 ملیۆن دۆلار لەلایەن هەریەکە لە وڵاتانی کوێیت، لیبیا، مەغریب و عەرەبستانی سعودیە و ئەمریکاوە کۆکرایەوە. بەڵام دواتر بودجەی پرۆژەکە کرا بە نزیکەی 17 ملیۆن دۆلار. عەقادی دەرهێنەر لە ساڵی 1974 دەستی کرد بە دەرهێنانی فیلمەکە. نزیکەی 300 کەس وەک تیمی بەرەمێنان بەشداریان کردو. 40 ئەکتەریش لە فیلمەکەدا ڕۆڵیان جێڕا. لە پوشپەڕی ساڵی 1974 لە مەغریب دەستکرا بە وێنەگرتنی یەکەم دیمەنی فیلمەکە. بەڵام زۆری نەخایاند لە پێنجی خەزەڵوەری هەمان ساڵدا دەسەڵاتدارانی مەغریب لە ژێر فشاری پادشای سعودیەدا فیلمەکەیان ڕاگرت. دوای ڕاگرتنی فیلمەکە مستەفا عەقادی دەرهێنەر پەنای بردە بەر موعەممەر قەزافی سەرۆکی ئەو کاتی لیبیا و سیناریۆی فیلمەکەی پیشانی سەرۆکی لیبیادا. ئەویش ڕەزامەندی لەسەردا کە لە وڵاتی لیبیا دەست بە وێنەگرتنی بکرێت و هەردوو ڤێرژنی فیلمەکە کە عەرەبی و ئینگلیزی بوو لە یەک کاتدا لەگەڵ دوو ستافی ئەکتەری جیاواز کاری وێنەگرتنی تەواو کرا. لە مانگی ڕەزبەری ساڵی 1976 بە 5 ڕۆژ پێش پەخشکردنی لە شاشەی سینەماکانی بەریتانیا هەڕەشە لە دەرهێنەری فیلمەکە کرا کە دەبێت ناوی فیلمەکە بگۆڕدرێت. ئەوە بوو ناوەکەی کە پێشتر بە ناوی محەممەدەوە بوو گۆڕدرا بۆ ڕیسالە. دواتریش فیلمەکە بە تەواوەتی چووە ناو خەڵکەوە. بە جۆرێک کەم کەس هەیە زیاد لە جارێک بینەری فیلمەکە نەبوو بێت. لە ئێستاشدا بۆ زۆربەی زمانە زیندوەکانی جیان وەرگێڕدراوە.